دامەزراوەی وێم لە ئێستادا پێشانگایەکی تایبەت ئەکاتەوە لەژێر ناونیشانی ئارتفرۆش و تابلۆ جیهانیەکان. دیارە زۆرن ئەو کەسایەتیە هەرە دیارە جیهانیانەی کە تابلۆکانیان بینەرێکی زۆری هەیە و بە ملیۆنان دۆلار ئەفرۆشێن لە چەندین مەزادی دیارە. بۆیە لە ئێستاە لە نێو دامەزراوەی وێمە بێرلەوە کراوەتەوە کە بەشێک لەو تابلۆ جیهانیانە بهێنرێنە شاری سلێمانی و هەم پیشانی بینەران بدرێن و هەم هونەرمەندان و کەسایەتە دیارەکانی بتوان ئاشنا بن و لە نزیکەوە کاری بەشێک لە شێوەکارە هەرە دیارەکانی جیهان ببینن. لە هەنگاوێکی جیاوازدا دامەزراوەی وێم و پرۆژەی ئارتفرۆش پێشانگای ئارتفرۆش و تابلۆ جیهانیەکانی کردەوە کە بڕیارە تا 27 ئەم مانگە بەردەوام بێت. ئارتفرۆش و تابلۆ جیهانیەکانی دەرفەتێکی گەورە بوو بۆ بەشێک لە هونەرمەندان و هونەردۆستان و ئامادەبوانی پێشانگەکە تا لە نزیکەوە شاکارە جیهانیەکان ببین و ڕاستە و خۆبەریکەون و پێی ئاشنا بن. سەرەتا بەخێر بن. پرۆژەی ئارتفرۆش ئەمجارەیان زۆر جیاوازتر پێشانگایەکی تایبەتی کردەوە بۆ کۆمەڵێک هونەرمەندی جیهانی کە کارەکانیان هەتاکو ئێستا لەناو کوردستانە عەرز نەکراوە. تەبعاً وا دیارەکە پرۆژەی ئارتفرۆش پرۆژێکە بۆ بڵاوکردنەوە و ناساندنی کاری هونەرمەندان، بۆیە ئەمجارە بە باشمانزانی هونەرمەندەکان تەنیا هونەرمەندی ناوخۆیی نەبێ، بەڵکو کۆمەڵێک هونەرمەند بێ کە کارەکانیان لەناو مۆزەخانەکانە لە دنیای عەرزەکرێت. بۆیە ئێمە لەگەڵ مۆزەخانەی سەلاحی ثانی کە مەتحەفێکیان هەیە، مۆزەخانەیەکیان هەیە لە شاری کەربەلا، کۆنتاکتمان لەگەڵاکردن و دوای ڕەزامەندی ئەوان ئێمە کۆمەڵێک لە کارەکانمان لە پێشانگاکەی خۆمان لە گەلێرەکەی خۆمان لێرە نیشاندا. کارەکان بە گشتی کاری هونەرمەندی جیهانیە. لەو کارانی کە زۆر بەلای ئێمە بەناوبانگ بوو کارەکانی پیکاسۆ، هونەرمەند پابلۆ پیکاسۆ، سلڤادۆر دالی، ماتیز و کۆمەڵێکی تر هونەرمەندی جیهانی و کۆمەڵێکی هونەرمەندی عێراقیشی تیا بەشدارە کە ئەمانیش هیچیان کەمتر نیە لە ئاستی ئەو هونەرمەندە جیهانیانی کە کارەکانیان لەناو مۆزەخانەکانی دنیا عەرزەکرێت. و ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەو کەسانی کە لەوانەیە من یاخود هەر تاکێکی تر لە ناو کوردستانە نەتوانێت سەفەر بکات بۆ وڵاتێک و بچێتە ناو مۆزەخانەیەک و ئەم کارانە ببینێت کە کاری ئۆرجیناڵن و هەمووی نوسخەی ئەسڵیە بە ئیمزای هونەرمەندەکەوە. ئێمە ئەم کارەمان کرد تەنیا بۆ ئەوەی ئاستی هونەری لە لای کەسەکان تاکەکانی خۆمان زیاتر بێت و بتوانن کۆمەڵە کاری ئۆرجیناڵ ببینن کە لەوانەیە تەنیا لە ڕێگەی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێمە بینی بێتمان. بۆیە بەڕاستی ئەمە ئەرکێکی زۆر قورس بوو، بەڵام لەگەڵیا زۆر بە گرنگمان زانی کە ئەم ئیشانە ئێمە لێرە عەرز بکەین و خەڵک بتوانن بیبینن و کارەکانیش کاری تابلۆی تایە، تابلۆکان بە پەینتین، هەنێک کاری لیسۆگرافی تایە، هەنێک کاری تایە کە پۆستەرە، هەنێک کاری تریتایە کە گرافیک ئیشی لەسەر کراوە و لەگەڵیشا کۆمەڵێک پەیکەری تایە، هەریەکەیان بە ماوەدێکی جیاواز دروست کراون و هینی کۆمەڵێک هونەرمەندی جیاوازە. پێشانگاکە هەتاوەکو 27 مانگ بەردەوامە، 2 ڕۆژی ڕۆیشتووە و چەند ڕۆژێکی تری ماوە. ئێمە هیوادارین هەموو ئەو کەسانی کە خوازیاری هونەرن و بینینی کاری ئۆرجیناڵی هونەرمەندانن بتوان ئەم دەرفەتە لەدەستنێن و سەردان بکەن و ئیشەکان لە پێشەوە ببینن، چونکە هەتاوەکو لە پێشەوە ئیشەکان نەبینی بەڕاستی تێناگی لەو چێژەی کە ئیشی هونەرمەندێکی عالەمی و بەناوبانگی جیهانی چۆنە. بۆ هیوادارم کەس ئەم دەرفەتە لە دەستی خۆی نەیات و پێشوازی خەڵک بەڕاستی زۆر باشە، چونکە وەگوتم تۆ قاڕەیەک ئەبڕی بۆ ئەوەی کە ئیشێک ببینی، بەڵام ئێمە ئیشەکەمان لێرە بە پوختکراوی خستۆتە بەردەمی بینەرەکانمان. پێشوازیەکان زۆر باش بۆ و ئێمە دەستخۆشی لەوانی شەکەین.